سلااوڕێز هاوڕێیانی هێژا هیوادارم باش و سەلامەت و تەندروست بن لە هەر شوێنێکی دنیا هەن. وەڵامێک بە فشەی بەرپرسان گۆشەیەکی نوێی کاری ئێمەیە هەوڵدەدەین لە ئێستا بەدواوە لە ڕێگای فەیسبووک و کەناڵی یوتیوبەکەمان بە ئێوە بگەینەوە هەرجارە و لە گۆشەیەک بە وەڵامدانەوەی فشەی کۆمەڵێک بەرپرس. ئەم شەو وەڵامی فشەی سێ بەرپرس دەدەینەوە و بە دوای کەسێکیش دادەگەڕێ کە بزرە زانی لە شوێنەرە. ئەم وێنەی لە پشتم دەیبینن ئەو وێنەی سەرۆکی دەستەی وەبەرهێنانە دەرێ لە پلانماندا هەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ملیۆنێک هەلی کار بڕەخسێنی. بەخوا کو دەزانم خوا بەعقاوە دەزانم درۆی دەکەن لەبەرەوەی ئەوان ئەهلی ئەوە نینە کار لە بۆ خەڵک بڕەخسێنن. کەکە کار لە بۆ خەڵک مەڕەخسێنن لەگەڕن خەڵک خۆی کار بکە. جەنابی بەرپرسی دەستەی وەبەرهێنان، ئەگەر ڕاز دەکەی ڕێگا بە کۆمپانیاکانی مەسرور بارزانی بدە، ڕێگا بە کۆمپانیاکانی مەسرور بارزانی مەدە، ڕێگا بە خەڵک بدە بتوانێ وەبەرهێنان بکە ئیستیسمار بکە. ئەنگۆ وەکو عەلی بابەتان لێ هاتیە هەموو بووینە خزمەتکاری مەسرووری. ئەگەر کۆمپانیاکانی ئەو نەبی کەس مافی ئەوەی نییە وەبەرهێنان لە کوردستان. ئەو زاهاتی لە بوومە فشەی دەکەی ملیۆنێک هەڵی کار خکەکەەوە درۆیە یان شەرم لە خۆتان بکەنەوە. وەڵڵاهی بە نی هاوڕێیان هەر بۆ بیرهێنانەوە محەممەد شوکری دەتوانین بڵێ خزمەتکارەکەی مەسرور بارزانی نەک محەممەد شوکری سەرۆکی بۆ دەستەی وەبەرهێنان. ڕێک محەممەد شوکری وەکو سەردەمی ئاغا و کرمانجی لێ هاتیە. ئەنی جاران ئەگەر ئاخە بویست بە درۆیەک بکە بەخۆی درۆەکەی نەدەکرد، کرمانجەکەی دەناردەوەی درۆیەکەی بکە. مەسرور بارزانی ڕێک ئێستا و هەمان کار بە محەممەد شوکری دەکاتن بەخۆی ناوێری بریەک ملیۆناری کارەوە دەکەین. دوو محەممەد شوکریمان لۆ دەنێری ئەگەر مەسرور بارزانی بیزانی باە دەتوانن هەلی کار لە بۆ خەڵک دابی بکەن 1 ملیۆن هەڵی کار بەخوای ڕێگای بە تو نەدەدات و بێ ئەو قسەی بکەی تێدەگەی، بەڵام بەخۆی ناتوانی درۆیەکەی بە تو دەکە. هەنگۆ هەمووتان دەرگەوانی کابرایەکی دیکتاتۆرن. این شەرم لە خۆتان بکەنەوە کە دێن بەو شێوازە درۆ دەکەن. ئێستا سەردەمی ئایپاد و تەلەفۆن و ئەنتەرنێتیە، یعنی بە ئاسانی خەڵک درۆیەکانتان دەبینی. سەردەمی شاغنیە خەڵک نەزانی چنە و بای چەند. وا لێرەوە تەعەداد دەکەم ئەگەر بتوانن 10,000 هەلی کار بڕەخسێن نەک 1 ملیۆن هەلی کار. بەڵام ئەوەی ئەنگۆ باز دەکەنەوە یەک کە لە درۆیەکان و ئێمەش بە ئەرکێکی نیشتیمانی دەزانی پێتان بڵێن درۆی دەکەن لەبەرەوەی وەڵام بە درۆ تەنها سپیکردنەوەی درۆیەکەیە وەکوی ئێستا ئێمە دەیکەین. باواز لە محەممەد شوکری بینین خزمەتکارە یاخود دەرگەوانەکەی مەسرور بارزانی بچینە لای ڕێوازخانی. زانین ڕێوازخان چی وتووە؟ خۆی وێنەی لە پشتم دیارە ئاوڕێیان دەرێ هەموو پێداویستیەکانی لێژنەکانی پەرلەمان دابین دەکەی سەفەری ئەوروپا بکەی. ڕێوازخان لێی تێکسوە دەزانین کێشەکانی خەڵک لە ئەوروپایە. هۆ ڕێوازخان وەرەوە وەرەوە کێشەکان لە هەولێرێنە تێدەگەی. ئەم دەزانمە تۆ ئاهلی کێشەنی چارەسەری کێشەنی. دیسان کۆمەڵک پەرلەمانتار دەنێری لەوەی لەسەر قوتی ما کۆمەڵک پارە سەرفکەن بە خۆیان لە ئەوروپاکە کەیف و سەفای بکەم. ڕێوازخان ئەو کابرای هەمووزار لە تەنیشتت دادەنیشی دەزانی بەردەوام لە هوتێلە 5 ئەستێرەکان کە دێتە ئەوروپای سە ناوێری بێتە ئەوروپای ناوەڕاست دەستە پۆلۆنیا و شەرقی ئەوروپای لە ڕاقیترین هوتێلی وارشۆ دەبینێتەوە. ئەمە دەزانین لە چێندەرە و لەو نێزیکانش دەگەینە سەرڕای. ئەوە لە بۆ هێ من یەک بستی بیتم با لە بیری نەچیتن کە ئەمە لە بیرمان نەچوە تووچی. ڕێوازخان ئەتواز لە لێژنەی پەرلەمانی بینە لەبەرەوەی
ئەوە مەوزوع نییە، کۆمەڵک شتی گرنگتر هەیە، وەکوتم کێشەکان لە کوردستانە نەک لە ئەوروپای. ئەگەر ئەتو ڕاست دەکەی خۆت پێسەرۆکی پەرلەمانە وە بوێری ئەوەشت هەیە، یەک لێژنە لەسەر نەوت پێبێنە، چۆن دەفرۆشی، بەچێ دەفرۆشی، چەند دەفرۆشی، چۆن دەڕوە، ناوێری لە بەرەوەی ئیش تو نییە، بوێری ئەوەشت نییە. و تعداشت دەکەم بە خۆشت و بە پەرلەمانەکە بوێرن قسە لەسەر نەوت بکەن، نایتانن. یعنی ئێمە ئێستا کۆمەڵک شتی لۆ باز دەکەم ڕێوازخان کەوانە ئیشی تونە بە زواز لەوانە لە هەمووی بینی یەک شتی کشکوکەمان لۆ بکە، نەباسی سەفەقاتی وەزارەتی تیجارە وەزارەتی پێشمەرگەمان لۆ بکە، نەباسی ئەوەمان لۆ بکە بوجا هەرێمی کوردستان چەندە و چۆن پەسەند دەکەی و چێ پەسەندی دەکەکەوە یەکێ لە کارە پێشینەکانی گۆ بە درێژایی و پەرلەمانتانە نەتانتوانیوە گرنگترین کاری خۆتان کە پەسەندکردنی بودجەی ساڵانەیە بیکەن. نەباسی بازرگانی دەکەم لەگەڵ تورکیا و ئێران کە چۆن دەکرێت و چەندە و چێ دەیکاتن. ئەگەر ڕاست دەکەی یەک ئیشی بەسیطمان لە بۆ بکە، وەگەر بوێریشت هەیە و تعداشت دەکەم بتوانی بیکە کە ئەسڵی کاری تووشە. ئەو فەوجە لە پەرلەمان هەیە، ئەوە فەوجی پاراستنە، باشە. ئەگەر ڕاست دەکەی بوێری ئەوە هەیە کە لە دەسەڵاتی توشدایە، ئەو فەوجەی بگۆڕە. خەڵکی فەقیر بە خەڵکی شیاو لەو شوێنەدا بنێ کە ڕێز لە خەڵک بگرن، نەگەیشیان راپۆرت بی سوکایەتی بە پەرلەمانتارانیش بکەن. ئەگەر ڕاست دەکەی واز لەوانیت کە بینە لەبەو لێژنەیە کە بەتەمانە بێنە ئەوروپای سەردانی پۆڵۆنیا و ناوچە سنووریەکان بکە. من دڵنیامان گۆ بوێری ئەوەتان نییە ناشوێرم بستە ناو خەڵک. ئەگەر ئازاشن و تعداشتان دەکەین لێرەوە بوێرم بڕۆنە ناو خەڵکێکی. ئێستام ڤیدیۆیەک دادەنێم پێشکەشە بۆ پەرلەمانتارانەی کە دەوێرن بستە ناو خەڵک یان بوێری ئەویان هەیە بێنە ئەوروپای، چ ئەوروپای ناوەڕاست بی چ پۆڵۆنیا و بیلاڕووسیا بی. جلۆ ڤیدیۆی دەگرین دواتر دەگەڕێنەوەلاتە. ئەمە وەزع و گوزەرانی ئەو کۆچبەرانەیە کە لە سنووری بیلاڕووس و پۆڵەندا گیریان خواردووە. قەرار وایە شاندێکی پەرلەمان بێن و بۆ لێکۆڵینەوە لە وەزعی ئەمە بە حسابی خۆیان، بەڵام ئەوە بۆ ئەرزکردنی خۆیان دێن و بۆ نمایشی خۆیان دێن و هیچیان لە دەسەڵاتی نایەکە بۆ ئێمەی بکەن. ئەگەر بێنە ئێرە ئێمە ڕسوایە نەکەیت، ئێمە بەردیان تێگرین، بانێن ئێمە لە دەزەوان ڕامان کردووە، لە دەست کارە ناشرینەکان و بڕیار سەخەتەکانی ئەوان ڕامان کردووە حکوومەتە جوانەکەیان. ئەم ڤیدیۆی تایبەت هەوڕێنم ڤیدیۆتان بینی. ئەگەر لە بیرتان بێتەوە کەمێک بگەڕێنە دواتر لە سەردەمی حکوومەتی مالیکی ئەو مەسعود بارزانی هاتە سەر تەلەڤیزیۆنی گوتی حکوومەتی مالیکی حکوومەتێکی دیکتاتۆرە دەیەوێت قوتی خەڵک ببڕیتن، دەوێت بە هەموو نەوع عەگمەل بلانەیەک نەیدەکۆ لە بەرەوەی بەرژەوەندەکانی پارتی کێتە خەتەریان کەچی ئەوانە ئامادەنە لەسەر بەرژەوەندەکانی خۆیان بچن دەست بگەنە ناو داگیرکەری. کەچی خەڵکی کوردستان ببینین وا لەسەر سنوورەکانن لە ناخۆشترین ژیاندانە بۆ سەرمایەی ئەو کابرایە خۆی بە زەعیم دەزانی، ناوێت یەک قسەیان لەسەر بکە، هەر بزرە مەفقودە. بۆی من زیاتر کاتتان ناگرم، ئەمە بەرنامەی یەکەممانە، هەندێک کەم و کوڕیمان هەیە بەتایبەت لە چوارچێوەی بەرنامەکە و دیزاین و پێداویستیمان زۆرە، بەڵام هەوڵ دەدەین لە داهاتوو ئەوانە چاکتر کەم بە شێوازێکی جیاوازتر و تایبەتتر بینەوە خزمەتتان. بۆیە بە هیوا کەناڵی یوتیوبی تەفدا پرێس سەبسکرایب بکەن، کەناڵی ڕەنجدەرگڕاویش هەر سەبسکرایب بکەن. ئەم ڤیدیۆیانە تایبەت دەبن بە زنجیرە بەرنامەیەک لە کەناڵی یوتیوبی تەفدا پرێس بڵاو دەکرێتەوە، هەروە لە کەناڵی یوتیوبی ڕەنجدەرگراوی و پەیج و
هەردوو پەیجی تەفدا پرێس و ڕەنزدەرکراوی لەم شوێنانە بڵاو دەکرێتەوە بەهیوام لەوێن دەر فەڵۆمان بکەن و هەوڵ دەدەین لە داهاتووی نزیک لەسەر کۆمەڵێک فشەی تر پێوە بکەینەوە. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.